برارەکانی دادگای فیدراڵی عراق سەبارەت بە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان ئەگەرەکانی بڕیارەکان چییە بن و هەروەها بەدیلەکانی بەردەم حکومەتی هەرێمی کوردستان چییە بن؟ ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر محەممەد شەریف سەرۆکی کۆڕبەندی حزبی ئیسلامی لە کوردستان و عەلامی یاسایی و دەستوری. بەڕێز پرۆفیسۆر سڵاوتان لێ بێتۆم، کاتتان باش. دادگای فیدراڵی تا ئێستا 11 جار کۆبەتەوە بۆ بڕیاری کۆتایی نەداوە سەبارەت بە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئەگەر سبەی جارێکە دیکە بڕیارەکەی ئەوە بێت کە دوای بخات بەدیلەکانی بەردەم هەرێمی کوردستان چین؟ یەکەم هەمومان دەزانین بە خۆشیان دەزانن ئەو مەحکەمەی ئیتحادیە لە ئەساسا دەستوری نییە و شەرعیەتیشی نییە، بەڵام بەداخەوە ئێمە بە خۆمان شەرعیەتماندا ئەو مەوضوعە ڕۆیشت بەداخەوە. بەڵام لەگەڵ ئەوەشە ئەوەی بزانن ئەو قەواری هەرێم دستوری عێراقی درستی نەکردووە. ئەو قەوارە پێش ئەو دستورەی حتا دستور خۆی اعتراف بەوە دەکا کە ئەو ئیقلیمە ئەو هەرێمە هەیە، یعنی قەرارەکە ئەوان ئیقراریان نەکردێ وەلەو دەرێ یوقر و بەڵام دەرێ القائمە حاليا، يعني مجرد قراراتی دستور بەرامبەر ئینشای دستوری هەرێم تەنیا کاشفە، يعني ئەوە هەیە. فئێمە قەرداری محکەمەی ئیتحادی و دستوری نینە لە ناحیەی وجودیمان کە هەرێم هەبووە پێشی ئەوەی محكمة اتحادي هبي بويش للدستور كدري يقر هذا الدستور عند نفاذه أو دستور كدرشو إقرار بودك هريمش كردستان هيا لك إقرار دان بيداني هريمكيا بلكو دان بيداني وزور مهمة حمود صلاتي أو إقليمي چي كردوا پیش اوی دستور ببی هموی دستوری بوا، یعنی پیشتر انتخاباتیان کرد، انتخاباتیان دستوری بوا، جهازی قضاییان هبوا، قراراتیان هیا هموی دستوری بوا. هیچ اشکال نیه لقراراتی هرم پیش دستورک و لدوای دستورک، چونکه اما هرمه چی سر بخویا بوا پیش اوی دستورک ببی. بەڵێ پرۆفیسۆر ئەمە ئەسڵ ئەمە کاری دادگای فیدراڵی بوو تەداخل بکات لە پرسی هەڵبژاردن ئەو هەندێ پرسی دیکە هەیە، ئەرکی دادگای فیدراڵی ئەم شتانە بەڵێ تێنەگەیشتم. تەداخلکردن لە پرسی ئەنجامدان یاخود ئەنجام نەدانی هەڵبژاردن و هەندێ پرسی دیکە ئەمە ئەرکی دادگای فیدراڵیە. ئەمن دەمەوێ ئەو قسەیە بکەم. ئێمە دانما پەوەینا دستوریە، بەڵام ئەو دستورە صلاحیەتێکی معەنی بۆ داناوە. تختص المحكمة الاتحادية العليا بما يلي لاختصاصي أو محكمين نية بيت قانوني انتخابات شروط انتخابات بودابني شوكا وعايدي هريمة وشتشي منطقيشة كعايدي هريمة شوكا هريمة صلاحيتي هي صلاحيتي صلاتي تشريعي هي ما دام صلاحيتي سلطي تشريعي هي سلطي تشريعي شلون دبي؟ سلطي تشريعي دبي انتخاباتي بوبكي معقولة وكو من يملك الكل يملك الجزء بعد اشتقوركا بدا سريمة اشتقسكا كانتخابات لهر وقت بيوستي بيوابو بيدكري بيكا ببيوي بقريتوا بو الدستوري العراقي يان طبعا بيناكي مخالفة الدستوري العراقي ببيوي بقريتوا فيدرالي. بەڵێ بەڕێز پرۆفیسۆر، یانی ئێستا ئەگەر سبەینێ دادگای فیدراڵی بڕیار بدات بڕیاردان لەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی کوردستان جارێکی دیکە دادگای فیدراڵی دوای بخات هەرێمی کوردستان بەپێی یاساکانی خۆی ئەتوانێت هەڵبژاردن ئەنجام بدات؟ ئارێ وەڵڵا ئەتوانی، چونکە یاسای خۆی
دستور اعترافي بيكردوا وسلطاته القائمة يعني أوي إيشك إيو إيشاني كذا كرد هموي دستورين أوي طبيعتي دستوريها وكو بياني أولي وقت خوي جبهه أو كإيش عم بيكد هو طبيعتي دستورية بيعندك بيجي لو واجبة للسريان شو كتشريع للسريان واجبة بطبيعة الحال إما لقانون ولشريعة درين ما لا يتم الواجب إلا به فهو واجب تشريع ما دام بدناك بانتخابات معناه انتخابات دبت واجب لسر رئاسة يعني مثلا شيء بيوستا وأبيبيكا بەڵێ بەڕێز پرۆفیسۆر بەپێی بۆچوونیەوە دادگای فیدراڵی عراق کێشەکانی چارەسەر کردووە یاخود قوڵتری کردوونەتەوە ئەرەی دانراوە ئەڵێ دایانداوە وەمان وەختی من لە بەغدا بووم لە دەورەی یەکای من لە هەموو نشاتاتی من هەر ئەوە بووە بە جەنابی بە هەولێرم دەوت بە جەماعەتی خۆمان لەوێ دەرێ کاکە بە ئەو قانونە بڕوێنین بە شەکلێک کە نەبیتە بەڵا لە سەرمان وفعلا توقعمان بکرد کە ئەم دەبیتە ئەداتێک بۆ قەمعی کوردستان هیچی کە نییە هیچی کە نییە تەجاوزی هەموو سەلاحیاتی کردووە تەجاوزی هەموو سەلاحیەتی کردووە وا دیارە بەس ئەزانن پێیان ناکرێ ئەم هەرێمە ئێلغا بکەن چونکە هەرێمە ئەوان دروستیان نەکردیە دەنا ئێلغایان دەکرد خۆشحاڵ بووم دوونێ لەگەڵەوە پێش يعني انتهاكي دستوري كد شخصك كجورترين الشخص لقضايا فايق زيدان كوتي لإمام مجال نادل إقليم شكاهبي لعراق بەڵێ فيدرالي أما كردستان اليمن ما كردوه اعتراف دكا دەرێ هەرێمی کوردستان ئێمە نەمان کردووە خۆی هەبووە بەڵێ بەڕێز پرۆفیسۆر زۆر مهمە پێتان وایە دادگای فیدراڵی هەموو دەسەڵاتی خۆی لەکوێ هێناوە کە سنووری دەسەڵاتەکانی حکومەت و پەرلەمانیشی بەزاندووە ئەو تەجاوزی سەلاحیەتەکانی لە دستورە یەک دوو سێ چار چ عەلاقەی نییە بۆی بۆ ممارەساتانێکی دەیکا ئەبەدەن هیچ عەلاقەی نییە بەڵێ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر محەممەد شەریف سەرۆکی کۆڕبەندی هزری ئیسلامی لە کوردستان و عەلامی یاسایی و دەستوری لەولێرۆ لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆ کاتێ بە ئێمەتاندا